دەمەک و ڕەوشە بەژاری عەفرینە ڕۆژاوای کوردستانی تێک چووە و لێسەر ئاستێ ناودەوڵەتی بێ دەنگی هەتیە هەڵبژاردن و حتاوکە ئیرۆژی لێسەر ئاستێ ناودەوڵەتی مژارە عەفرینەوە کە پێویست نایە گوتوبێشکردن و گرنگی پێنایدان. هەروەها وژێ دەمەک و ئەنجومەنێ ئەولەهیە ناودەوڵەتی و نەتەوێن یەکگرتی مژارە کریزە سووریە گوتوبێش دەکەن. بەردەوام کریزە بەژاری عەفرینە ڕۆژاوای کوردستانی تێژبیرکردن و پشتگوێکردن و بێ دەنگیەکە ناچاوەڕێکری لە هەمبەرتی هەڵبژاردن. دێداوین هەڵوەستن ناودەوڵەتیدا لەسەر ئاستێ نەتەوێن یەکگرتی هەردوو وڵاتێن سوێد و بەریتانیا دانا خویاکردن و ئەو ژە بەژاری عەفرینێ دڵگرانن هەوڵ دەدەن ڕەوشە مرۆڤی لە عەفرینێ باشتر بکەن. ئۆلۆف سکۆک بالیۆزێ سوێد لێ نەتەوێن یەکگرتیدا دەربارەی ڕەوشە عەفرینێ ئاخوی و دەدەستپێکە گوتنە خۆد گوتک و ئەز نزانم. لێ وڵاتی سوێد ڕەوشە عەفرینێ دڵگرانە و عەفرین بەشەکە ژەڕەوش و کریزە سووریە ئالۆز. هەروە ئۆلۆف دەزانین و لە نەتەوێن یەکگرتی و ئەنجومەنی ئەولەهیە ناودەوڵەتی کریزە سووریە بەگشتی تێ گوتوبێشکردن و بەردەوام هەوڵێن جدیش بۆ چارەسەرکردنا کریزە ڕەوشە سووریە تێنەدان و ئەشکەرەژی کرد و هەر چارەسەریەک ji بۆ کریزە سووریە وەرێ دیتن بێگومان وێ عەفرینێژی بگرێ. ژێ ئالیە خۆڤا کارن پیرس بالیۆزێ بەریتانیا لێ نەتەوێن یەکگرتی بەحسا ڕەوشە بەژاری عەفرینە ڕۆژاوای کوردستانی کرد و گوت و بەریتانیا ئارامیەکە بهتر ji بۆ عەفرینێ دخوازێ و ڕەوشە عەفرینێ gelek هەستیارە کێشەیەکە مەزن لەگەڵ خوتێنێ هەولێ لەومە پێویستە چارەسەریەک ژێرەوەرێ دیتن. هەروەها کارن پیرس دەزانین و ji بۆ کێشەیە عەفرینێ مەزنتر نەبێ پێویستە نەتەوێن یەکگرتی vê mijarê gotûbêj bike û dê zûtirîn dem de baştirîn çareserî ji bo عەفرینێ bibîne û aramiyê li wê navçeyê berqerar bike.